بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ هەردوو لایانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بارگەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەردۆخی عێراق و کوردستان کۆبوونەوە. لە بەرنامەی ئەمڕۆ تاوتوی ئەم پرسە دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بەڵام سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر شڕۆڤەی ئەم پرسە دەکەین. بە گوێرەی زانیاریەکان یەکگرتوو کۆمەڵ ئەم جارە نایانەوێت وەکو جارانی پێشوویەتی و پارتی گۆڕان مافیان بخۆن چونکە پێشتر لە بەرژەوەندی نەتەوەی و پاراستنی یەکرۆزی زۆر سازشیان کردو و بە سوودی بەرامبەرەکانیان شکاوەتەوە بۆیە دەیانەوێت ئەو ڕێکەوتنە لە نێوان هەر پێشدانەکە کرێترا لە مەکتەبی سیاسیەکێتی جێبەجێ بکرێت کە خاڵێکی بازەوە دەکات پێویستە پشتگیرانەکان پارێزرا بێت چاویان لەوەیە پشتی خۆیان بەرکەوێت و کەمتریش لەوە ڕازی نابن. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادەسازی کۆمەڵ نیشان دەدات بۆ وەرگرتنی هەر پۆستێک کە شیاوی حیزبەکەی بێت بە جۆرێک لیستێک لە کاندیدانیان ئامادە کردو و ڕادەستی فراکسیۆنەکان کردووە لە بەغداد. کورد یەکلایی بۆتەوە بەشداری حکوومەتی تەکنۆکرات بکات یەکێتی و پارتیش دڵنیان بێ کورد عێراقیەکان دەتوانن حکوومەت پێک بێنن بۆیە شەڕی ئێستا یەکێتی و پارتی بۆمانەوەی وەزیرەکانیانە بەتایبەت هوشیار سێباری گۆڕانیش وەزیرەکانی خۆی دەوێت یەکگرتوو کۆمەڵیش ئەم جارە ئەگەر بێت و پەراوێز بخرێن ئەگەری کاردانەوەی توندیان لێ دەکرێت چی دیکە قوبوڵی ناکەن بۆیە تا ئێستا وەفدە حیزبیەکە نەچووە بۆ بەغدا فراکسیۆنی کوردیەکانیش ڕایەکی یەکگرتوویانیە لەبارەی پرسەکەوە کە بەرژەوەندەکانی پارتی و یەکێتی ئەو دۆخی دروست کردووە. وریا حوسێن کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. دووبارە سڵاوتان لەوێ بینێرانی بەڕێز و خۆشەویست مامۆستا ڕێبوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان ئەنجامدا وەکو کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ئامانجی ئەم کۆبوونەوەیە چی بوو؟ ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ تەبان بە شێوەی ئەساسی لەسەر پەیوەندیەکانی نێوان کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بوون و قسەمان لەسەر علاقاتی نێوان هەردوو لا کرد وەکو دوو هێزی ئیسلامی کە لە ساحەکە موجودن و خۆتەزانیت هەموو ڕۆڵ و کاریگەریان هەیە دوو هێز لە پێنج هێزی سەرچکی هەرێمی کوردستان زیاتر گفتوگۆمان لەسەر ئەوانە کرد هاوکات بەشێکی کۆبوونەوە کە شێمە باسمان لە هەندێک پرسی پەیوەست بە هەرێم و بەغدا کرد بە تایبەتەوە گۆڕانکاریانی لە پێشنەوە جگەلەوەی کە هەندێک بڕیاریشماندا وەکو کە هاتووە کە ئێمە لە داهاتوویەکی نزیکیش لە هەردوو مەکتەبی سیاسی بە سەرپەرشتی هەردوو بەڕێزان ئەمیری کۆمەڵی ئیسلامی و مینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کۆ ببنەوە. بەڵێ ینی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەوەی کە باستان باسەرتا لە دۆخی هەرێمەوە دەست پێ بکەین ئێوە لەسەر دۆخی هەرێم باستان لە چی کردوەتان لەوێت دۆخی هەرێمی کوردستان بەرەوکوێ بڕوە؟ ئێمە لە ڕاستیدا تەبان کەمتر ئەمڕۆ باسمان لە دۆخی هەرێمی کوردستان کرد چونکە خۆتەزانی دۆخی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەوەی کە دۆخێکی چەقبەست و وەستاوە و هەڵوێستی لایەنە سیاسیەکان هەم هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و هەڵوێستی لایەنەکانی کەش لەو ڕووە ڕوونە و
ئێمە تاکیدمان لەسەر هەڵوەستەکانی خۆمان کردوتەوە لەسەر هەرێمی لەسەر واقعی هەرێمی کوردستان بەڵام ئەوەندە هەیەویستمانە کە ئەم بارودۆخە سیاسیانە هەمواری کە لە هەرێمی کوردستان هەیەوە حاڵەتێکی مەسەلەن ناتەبایی سیاسی لە هەرێمی کوردستان دروست کردووەوە پەرلەمانێکی لە کارکەوتووە حکوومەتێکی حکوومەتێک کە ناتوانانی کارەکانی خۆی بکە حکوومەتێکی ئیفلیج هەیە لە ئێستادا ئەمە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ئەمە کاریگەری لەسەر کورد و پێگەی کورد لە بەغدانە بێ بەو ئاراستەیە ئەمە هەردوو لا هەنگاومان ناوە ئەم ڕۆژارێک کە تاکیدمان لەسەر ئەوە کردەوە. بەڵێ سەبارەت بۆی کە بەڕێز وتت یعنی ئێستا پەیوەندەکانی کۆمەڵ و یەکگرت و وەکو دوو پارتی ئیسلامی کوردستان لە چ ئاستێکدا ینی کەی پێچێ کۆبوونەوەی باڵاتر بکەن ینی ئەم کۆبوونەوەانە لە پێناو چییە؟ ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆتەزانی زیاتر لە پرسێک کۆمانەکاتەوە کۆم وەکو دوو هێزی ئیسلامی ڕەنگە کۆمەڵێک مەدانی کاری هاو بەشمان هەبێت قسەمان لەسەر ئەوانە کرد و کۆبنەوەی داهاتوشمان ینی بە تەحدید دیاری نەکردو بەڵام هەردوو لا کۆک بووین لەسەرەوەی کۆبوونەوەیکی باڵا لەسەر ئاستی هەردوو مەکتەبی سیاسی بەسەر پەرشتی هەردوو کەسی یەکەمی هەردوو پارتەکە ئەنجام بدرێت و گفتوگوی ترکۆبنەوەکە بۆ پتەوکردنی زیاتی پەیوەندیەکانی بەتاکید بۆ لەسەرواابێ بەڵام ئەم ڕۆستایکێ لە پرسەکانمان هاوڵوێستیمان بوو لەسەر مەسلەی بەغداوە هاوڵوێستی کۆمەڵ و یەکگرتو لەسەر ئەو پرسانی کە پەیوەستن بە پشکی کورد لە بەغدا و پشکی لایەنە سیاسیەکان و استحقاقاتی ئەم پێنج لایەنە لە حکوومەتە نوێەکەی حەیدەر عەبادی زۆر باشە وەکو خۆتە نەزان ئێستا پەرلەمانی عێراق ئێستا کە ئێمە قسە دەکەین لە کۆبنەوەیدا و عەبادی هاتوودە بەردەمی پەرلەمانی عێراق پێ و زانیارێنی کە هەیە وەزیرە کوردەکان هەرێک لە هۆشار زێباری و فریاد ڕوانزی دەمێنەوە وەزیرەکەی تریش دەدرێت بە گۆڕان ئەی سوارت بە پشکی کۆمەڵ و یەکگرتو ئێمە ئەوەی کە هەیە بەڕاستیان دە زانیاری سەرەتاییمان پێگەیشتووە کە لەو ڕۆوە کە هەوڵی تاکلایانە بووە ینی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بۆ هێشتنەوەی وەزیرەکانیان ئەمە گەربوو بێت تەبەن ئەمڕۆمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەغدانی گەران کردووە وەکو من لە تەبەن لە تەقریرەکەی خۆشتان هاتێمەوەکو کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی خۆمانمان مخەوەر کردووە لە بەغدا واوان نوێنەرایەتی و تەمسیلی کۆمەڵی ئیسلامی و سیاسەتی کۆمەڵی ئیسلامی و هەڵوێستەکانی کەن و لەو ڕۆژەوە سەرپشک کراون بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە ئەو زانیاریانەی بێمە گەیشتووە هەوڵی تاکلانەی هەبووە لەو ڕۆ بۆ هێشتنەوەی وەزیرەکان ئەمە ینی هەوڵی تاکلانە چۆن ینی لایەنێکی سیاسی بەتەنها هەوڵی داوە کە وەزیرەکەی بمێنێتەوە مانە زانیاری سەرەتایین کە بێمە گەشتون پشتڕاست نەکراونەتەوە ئەگەر ئەمانە هەبنەمە پێچەوانەی ئەو کۆدەنجە سیاسیە کە ئێمە لە سەری ڕێکەوتین ئێمە بڕیار وا بوو کە مامەڵەمان لەگەڵم حکوومەتە نوێی تەکنۆک حکوومەتەکەی حەیدەر عەبادی و حکوومەتە تەکنۆکراتەکە ئەوە بێت کە هەموو ئەو کەسانەی کە لە دەرەوەی ئەم پێنج لایەنەوە تەم پێنج کوتلەی کە تەمسیلی کوردەکەن لە بەغدا ناوی تەقدیم کردووە و سیڤی پڕ کردوتەوە و ناوی بۆ یەکێ لە وەزارەتەکان هاتوتەوە ڕەت بکرێتەوە لەبەرەوەی لە کۆدەنجی سیاسی دەرچووە لە ئێستاشدا هەر هەوڵێکی حزبیش دەرچوون بێ لە هەمان کۆدەنجی سیاسی و کۆدەنجی نیشتیمانی هەمان ینی هەر هەمان هەڵوێستمانە بێ ئێمە و ئێمە ڕێککەوتین لەسەرەوەی کە ئەم کۆدەنجی سیاسیە ئەم تەبای سیاسی ئەپارێزرێ بە لەسەر بنەمای دادگەری نێوان لایەنەکان و بە ئیستحقاقی هەڵبژاردن هەموو لایەنەکان پشکەکانی خۆیان وەربگرن و هەر کەسێک بمێنێتەوە بگۆڕێدا بندرێتەوە کۆدەنجی ئەم پێنج فراکسیۆنەی لەسەر بێ لە بەغدا و کۆدەنجی هێز سیاسیەکانی لە هەرێمی کوردستان لەسەر بێ ئەگەر ئەمە وڵانە هەبن بە تاکید ینی پێچەوانەی ئەوەیە کە ئێمە لە ڕابردوودا لە سەری ڕێکەوتون من پێم خۆشە لێرە جارێکی ئەوە تاکید کەمەوە تا ئێستا پاڵنەری نیشتیمانی دافعی نەتەوەی بەسەر هەموو لایەنە کوردیەکاندا زاڵ بووە و زۆر جاروای لە ئێمە بزات وەکو کۆمەڵی ئیسلامی کردووە کە نەهێڵی نەم یەکریزی نیشتیمانیە تێک بچێ بەڵام ئەم پێشتری شووتومانە ئەگەر بەڕاستی جارێکیکە محاسەسەی حەزبی و وەلانانی لایەنەکان و نەخوێندنەوەی لایەنەکانی تر سەر هەڵبداتەوە بە تەکیدیانی ئەمە زەرەری گەورە من لێرە ئەمە ئەو بڵم زەرەری گەورە بە یەکریزی نیشتیمانی لە بەغدا ئەگەیەنێەوە بە تاکیدەوەی زەرمەند دەبێت لی یەکەم لی نەتەوەی کووردەوە ڕەنگە بە تەواوی ئەو کات ئەو جیاکاریانەی کە لە هەرێمی کوردستان و جیاوازی سیاسیانە هەن بگوازرێنەوە بۆ بەغدا بەڵام زۆر جار باز وەکی مامۆستا ڕێبوارێنی ئەو ئێوە باس لەو کێوە لەبەر بەرژەوەندی باڵای نیشتیمانی ئەوەتان کردو کە یەک ڕێزی بپارێزە بەڵام ئەو بەرژەوەندی باڵای نیشتیمانی چۆتە چوارچێوەی خزمەتکردن بە
بەرژۆنەکانی یەکێتی و پارتیمانەوەی پۆستەکانی یەکێتی و پارتی لە بەغداد ئەگەر بەو شێوەیە تەمەخۆ لە ڕابردوودا زۆر جار بەم شێوەی استیغلال کراوە ئەو هاو هەڵوێستیە و ئێمە من ئەمڕۆ ئێمە لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەش ئێمەش لەگەڵ یەکگرتووی ئیسلامیش تاکیدمان لەسەرەوە کردەوە کە لە بەرامبەر ئەو بێ هەڵوێست نابی و ئێمە ئەم کۆدەنجی نیشتیمانیە بە لەسەر پێوەەر لەسەر سیستەمی خاڵ و لەسەر بەرکەوتەی هەڵبژاردننی لایەنەکان مامەڵی لەگەڵ بکرێ ئەمەش مافی سروشتی هەموو لایەنەکانە لە بەغدا هەموو ئەو لایەنانی کە نوێنەرایەتیان هەیە و بە تاکید استیغلالکردنی ئەو هاو هەڵوێستیە لە بەغدا لە ڕابردوودا زەرەری گەورەی بۆ سەر کورد هەبووە و بۆ سەر لایەنە سیاسیەکانەوە بۆ سەر ئەو ینی سووربوون و دڵسۆزیەش هەبووە لەسەر نوێنەرانی کورد لە بەغدا زۆر جار ئێمە لە بیرمان بەیانی هەتای مەوکو کۆمەڵی ئیسلامی زۆر جار ڕەنگە لایەنەکەمە بۆ لایانی تریش هەبێ ڕاز بێ ینی ئەندامانی پەرلەمانمان کوتلەکانمان زۆر کات سارد بوونە لەسەر ئەم کۆدەنجی نیشتیمانی بۆچی چونکە هەست کراوە ئەمە ئیستیغلال کراوە ئەمە لە بەرژۆندی تەنها لایەنێک بەکار هاتووە بێتەکی دەمایانی هەم خاڵێکی خراپە و هەمێمەش بێ هەڵوێست ناکە لە داهاتوودا و ئێمە ئەم جارە ئەم کۆبنەوە چوار خۆڵێکە لە سلێمانی کرا ڕێککەوتین لەسەرەوەی کە ئیستحقاقی لایەنەکان پارێزراو بێ و لەسەر سیستمی خاڵ مامەڵە لەگەڵ و پۆستانە بکەینەوە منەوە بڵێم لە بەغداش ینی لە نێوان 5 کوتلەکەدا اتفاق کراوە کە ئەوان لەسەر بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن مامەڵە لەگەڵ پشکەکانی کورد لەم حکوومەتی عەبادی بکەن من لێرە پێم خۆشە شتێک بیر بخەمەوە کاحەکیم ینی کورد لە بەغدا پاشەکشێکی گەورەی کردووە و ئەمڕۆ بەمانەوەی سێوەزیر وا پێشانی میلەتی کورد نەدرێکە کوردی تر پشکەکانی خۆی لە بەغدا پاراستووە ئێمە کە عێراقی نوێ دروست بووە بڕیار وابوو شەریک بین لە عێراق بەڵام ئێستا بەشدارین ینی شەریک نین بەشدارین ئەو کات قەرار بوو ئێمە لە سڵعی قەراری عێراقی بین بەڵام ئێمە نەک لە ناوەندی بڕیاری عێراق نین ئێستا کورد بە جۆرێ لە ناوەندی بڕیار دوورخراوەتەوە کە کاتێک وەزیری دارایی کورد بووە بودجە نەدراوەتە هەرێمی کوردستان ئێستا شەگەر بڕیار وابێ بۆ نمونە وەزارەتی تر بدرێتەوە بە کورد چ دارایی بێ چ وەزارەتی نەوت بێ هەر وەزارەتێکی تر کە ناوی هێندرێ ئەوە بەو کاتیش خۆ وەزیرانە بەڕاستی ئەگەر وەکو پێشوو بێ جارێکی کە ئەمان هیچ تەسیرێکیان لەسەر بڕیاری سیاسی نابێ چونکە ئێمە نوێنەرەکان نوێنەرێکمانەوە لە بەغدا و خەڵکێکمانەوێن کە کاریگەری لەسەر بڕیاری سیاسی هەبێ کاریگەری لەسەر ئەو بڕیارانە هەبێ کە لە بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان دراوە کە ئەمە نەبووە خۆتەزانی کورد پاشەکشەی گەورەی کرد لە مادەی 140 و لە مەسلەی خاک و ئاو و ناوچە جێناکۆکەکان ئەمانە کە بە پێی دەستورە بواە تەطبیع بکرێەوە ئاسایی بکرێتەوە هەنگاو هیچ هەنگاوێک نەدراوە پاشەکشەی کورد زۆر بەڕوونی دیارە ئێستا مەسلەی بەشداری کورد لە بەغدا لە ژێر پرسیاردایە و پێی زانیاریەکانی ئێمە ینی جۆرێک لە بێمنەتی هەیە بەرامبەر بە کورتومانەوەی و بەشدار حکوومەتی عێراقیەوە لەلایەن خودی حەیدەر عەبادیەوە ئەگەر ئێمە ئەم یەک هەڵوێستێشمان نەمێنێ و بە تەکید ئەوەندەی تر پێگەی کورد لاوازەکەین و ئەوەندەی ئەوەش کە من بەڕوونی ئەمەوێ لێرە بڵم ئەوەی کە زەمانی مانەوەی یەک ریزی کووردە لە بەغدا ئەوەیە کە ئێمە لەس بە پێوەەر بە پێی سیستەمی خاڵ و لەسەر بنەمای کەفاەت و لێهاتووی و لەسەر ئەم بنەمایانە مامەڵە لەگەڵ پشکەکانی کورد بکەین و استحقاقی هەڵبژاردن بکەینە بنەما زۆر باشەوەی کە بەڕێزت باسی پێگەی کورد لاواز بووە کورد نەیتوانی بە دەستکەوتنەوەیەکانی لە بەغداد بەرز بێنی کێرەی بەرپرسیارە ئەوانەی کە نوێنەراتی کوردیان کردووە لە بەغدا کە بە دیاریکراوی پارتی وێچێتی بوونە لە دوای ئەوان هۆکاری لاوازبوونی پێگەی کوردن ئەوانەی کە نوێنەراتیان کردووە بە تاکیدەوان هۆکاری لاوازی پێگەی کوردن خۆڕەنگە بەشێک لەو لاوازیە بگەڕێتەوە بۆ تێڕوانینی شەریکەکانمان بۆ بوونی کورد لە ناو حکوومەتی ناوەند و بۆ ئەوەی کە ئەوان تا ئێستاش باوەڕیان بە شراکەت نییە باوەڕیان بە تەوافق نییە باوەڕیان بە تەوازن نییە بە هاوسەنگی نییە باوەڕیان بۆ نییە کە میلەتێکی کە وەکو ئەوان لە عێراقەکە وەکو ئەوانە بێ لە ناوەندی بڕیاردا هەبێ ڕەنگە ینی ئەو کللتورەی کە کللتورێکی بۆ ماوەی حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عێراقە تێڕوانینی بەرامبەر کورد و نەتەوەکانی کەش ئێستاش بەسەر دەسەڵاتدارانی ئێستای بەغدادا ساڵ بێ بەڵام تاکید وەکو وتراوە مافە سێندرێ نادرێ ئەوە کوردە بەرپرسە لە بەرامبەر پشکەکانی لە بەرامبەر نوێنەرایەتیەکەی لە بەرامبەر بوونی لە ناوەندی بڕیاری سیاسی لە بەرامبەر مافە سەرەتاییەکانی کورد کە مافی ژیان زۆر باشە سەبات بەوەی کە بەرز باس لەوەکەگرم جارش کورد بمێتەوە بۆ پێگە لاوازەی
ئەنی ناتوانانی ئەو کێشەی خەڵکی کوردستان کە لە مەسلەی بودجە هەیەی لە مەسلەی مادەی 140 هەیەی لە مەسلەی بەرکەوتەی هێزی پێشمەرگە مەسلەی لە بودجەی ئەوان چارەسەر بکات زۆر پێگەلاوازە زۆر بەڕوونی بە شەفافی و هەلومەرجی ئێستا هەیە و بەم بەشداریی کە ئێستا کورد بەشداریشی پێکاتەوە لە حکوومەتی عەبادی من پێم وایە ناتوانێت هیچ ڕۆڵێکی ئەساسی ببینێ لە چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی کورد و بەغداد چونکە بەشێکی پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیوەستە بە مەلەفی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد تەنها پەیوەست نیە بە نوێنەرانی کوردەوە لە بەغدادکەوانی بەشدارن پەیوەستە بە بڕیاری سیاسی هەرێم و پەیوەستیشە بە تێڕوانینی وەکوتم بە تێڕوانینی سیاسی بەو کللتورە بۆ ماوەیە کە بۆ دەسەڵاتدارانی عێراق ماوەتەوە پەیوەستە بۆی کاوان لە نێو خۆشیاندا باوەڕیان بە شەراکەت نییە خۆ هەمووی هەر پەیوەست نیە بە ئێمە تۆ سیرکە ئەوە ئێمە یعنی لە ئیستحقاقاتی خۆمان پێنج هێزی سیاسی کە نوێنەرایەتیەکەین ناتوانین هاوسەنگ بین ناتوانین دادگەر بین ناتواندرێ ینی بە هاوسەنجی بە دادگەری مامەڵە لەگەڵ پشکەکانی کورد بکرێت لەسەر بنەمای کەفاەت و لێهاتووی مامەڵە بکرێ ئێتۆرە بۆ ئەمە بۆ شیعەش ڕاستە ئەمە بۆ سونەش ڕاستە هەتا ئێستاش تاوان خۆ لە نێو ماڵی شیعە جیاوازیەکی گەورە هەیە توزانی مەسەلەن ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی پێمتتەهەمە ئەوەیە کە تەنها هێزێکی سیاسی کە بریتە لە حزبی داعوە دەستی بەسەر زۆربەی هەرسۆری جونگە ئەساسیەکانی حکومڕانی لە عێراقدا گرتووە و زۆر جار ئەویش سامانی گشتی لە بەرژۆندی خۆی بەکارێناوە لە هەرێمی کوردستان حاڵەتەش هەماش بۆ کوردستان ڕازنی بەتاکی خۆ من دەستپێک باسم کردوتم ئێمە بارودۆخێکی سیاسی ناجێگیر ناتەبایی نادادگەری لە هەرێمی کوردستان هەیە گەندەڵیەکی زۆر پەرلەمانێکی لە کارخراو ئێمە هەمومان بەو نەفەسە کارەکەین کە ئەمە کاریگەری نەبێ گەنە خۆ کاریگەری مەترسی هەیە خۆ بەشێک لەم سیاسەتی ئەمەی کە پێڵین سیاسەتی بانێکە و دوو هەوا پەیڕەوە کرێ ئێمە ڕەخنە لە بەغداگرین لەسەر هەندێک شت بەڵام لە هەرێمی کوردستان دوو بەرامبەری ئەوە هەیە وەکوتی وەکو ئەوەی کە وەلانانی هێزی سیاسی و مکەوینات لێرەش هێزی سیاسی وەلاندرێ وەکو ئەوەی کە لە بەغدایەمە ئەڵی نەبێ مشتەکان بگەڕێتەوە پەرلەمان بەڵام لێرە ڕازینی پەرلەمان بڕیان لەسەر چارە نووسی زۆرێک لە قەزەکان بدا وەکەوەی کاڵی نەبێ شەفافیت لە بەغدا هەبێت و لەناو خۆماندا شەفافیت پەیڕەو نەکراوەکو زۆر پرسی کە کاگرێت کەواتە ئەوەی کێسەوە بەڕێزت باس لۆکەی کە کورد شەریکی ڕاستەقینە نییە بەڵام لە کوردستانی هەمان شت نییە مەسەلەن بۆ هێزە سیاسەکان لە ناوخۆی کوردستانی مەسەلەن ئێستا بۆنم ناگەر پارتی ویکێتی لە بەغدا شەریک نەبن ئەوانیش پارتی ویکێتی لێرە بەرامبەر بە هێزەکانی تر ئەوە لە حکومڕانی پەیڕەو ناکەن ئەزانی خۆش تەبەن ئەو هاوسەنجەی نێوان هێز و لایەنە سیاسەکانیش لە هەرێمی کوردستان گۆڕانی بەسەردا هاتووە بەڵام بە تەکید دەم حکوومەتە بن کە فراوانی کە دروست بوو خۆتە زانی تەبەن بە بڕوای من ئەو خاڵی کە خاڵی دەست پێکە لە حکوومەتی بنکە فراوانی هەرێمی کوردستان کە نەیتوانی ڕوبەڕووی ئەم قەیرانانە بێتەوە ئەوەیە کە بڕوای من نەیتوانی شەراکەتێکی ڕاستەقینە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەرجەستە بکات بە تاکید لە هەرێمی کوردستانیش شەراکەت نییە بە تاکید لە هەرێمی کوردستانیش زۆر جاریانی ئێمە تەوافق نییە سەپاندنی بیر و ڕاهەیە بەسەر یەکدردا زۆر جار لە هەرێمی کوردستانیش این چاکسازی ئەسڵەن نییە گەندەڵیەکی قوڵ لە جونگەکانی حکومڕانی هەیە زۆر باش ئەوەی کە بەڕێز وتت پێگەی کورد لاواز بوو ینی کورد بۆ پۆستانە هەیەی ئەمە شتێکی سیر نیە ئێستا داواکاری کورد و خەڵکی کوردستان لە مادەی 140ەوە لە گەڕانەوەی خاک و ببێ بەوەی کە عێراق بودجەی بۆ دەنێرێت یاخودنا ئەگەر ئەمەوەکو واجبی وەقت تەماشاکەین لەبەرەوەی مەترسی لەسەر مانەوەی کورد لە جومگە ئەساسیەکانی حکومڕانەتی عێراق هەیە لەو ڕوو تەمەنە مەترەنگە شتێکی تەندروست بێ کە لە ئێستادا کورد ینی چاوی لەسەر پێگەی کوردە لە حکوومەتە تەکنۆقراتەکەی حەیدەر عەبادیدا بەو پێی کاگەر ئەمە مانەوەی ئەم نوێنەرانە بەهێزی ئەم نوێنەرانە پشکی کورد لەم حکوومەتە و هەروەها ئەوەی کە ڕێژەی ڕاستەقینەی کورد کە ڕێژەی 120 بووە لە سەردەمی ئەنجومەنی حکومەوە کە بەشدار بووە تا ئەمڕۆ لە پۆستەکە ئەگەر لەو ڕۆ تەماشا بکرێ ئەم پێگەیە بپارێزرێ ئەم پشکانە بپارێزرێ لە پێناوی بەدیهێنانی مافەکانی کە چونکە نەتیجام حکوومەتی کە دروست دەبێ کە لایەنی جێبەجێکاری تەواوی بڕیارەکان و کارکردنە ئەم نەتیجا توانێ فشار بکە بۆ جێڕانەوەی بودجە فشار بکە بۆ جێبەجێکردنی مادەی 140 و لەگەڵ نوێنەرانی ئەگەر بەم بۆیە من باز بەم تێڕوانینەوە
ئێمە تەرکیز لەسەر با بەڵام ویلا ئەگەر تەنها قەزیەکە لە پێناوی بەشداری چەند کەسێک و مانەوەی چەند کەسێک و لابردننی چەند کەسێک بێ بە تاکید هیچ ناکرێت و تەنها ئەو کات بەرژە هەندێک بەرژەوەندی حزبی و هەندێک بەرژەوەندی خودی بەدیە بەڵمە بەسمەوە بوو کە ئەمە کاریگەرێکی خراپینی لەسەر کورد کە ئێمە لە یەکێتی و پارتی لە بەغداد لەسەر ئەوەی کە بەنیازبووی مادەی 140 جێبەجێکرێت ئێستا هەموو خەمیانەوەی کە مەسەرەن ئەو پشکە بودجەی کە مافی خەڵکی کوردستانە لە بەغداد بێ بۆ هەرێمەوە پاشەکشێکی گەورە نییە کوردێکا لە عێراقدا من وەڵامدا وتم ینی تەنها لەو ڕۆ ئەکرێ ئێمە بڵین خاڵێکی باشە کە لە ئێستادا گۆڕانێکی ڕیشەیی لە کابینەکەی حەیدەر عەبادی داکرێت لەو ڕۆ کورد مافی خۆیەتی پێداگری لەسەر پێگەی خۆی و مانەوەی خۆی لەم حکوومەتەدا بکە وەیلا من باسم کردیانی پاشەکشەی گەورە لە خواستەکانی کورد و داخوازیەکانی کورد هەیە لە بەغدا ئەمیش ڕەنگە بەڕاستی کۆمەڵی هۆکار هەبوو بێت کە ئێمە زۆر جار تەرکیزمان وەکو هێزوە کۆمەڵی هێزولایەن بەتایبەت ئەوانەی کە خۆتە زانیە مەسەلەی نوێنراتی کردنی کورد لە بەغدا و مەلەفانە بەشێکن ینی مەلەفی پەیوەندیەکان هیچێکە لە مەلەفە ناشەفافەکان و هیچێکە لەو مەلەفانی ئیشکالی تێدایە و هێز و لایەنە سیاسیەکان نەیانتوانی و کۆدەنجی لەسەر دروستکەن ئەوە بەردەوامی شێچێک بۆ لە گلەیەکانی ئێمە لەسەر زۆر باش دەکرێت بەڕوونی پێمان بڵێ وەکو تەبێژی کۆمەڵ ئیسلامی کە یەکێتی و پارتی هەم قۆرغی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدادیان کردووە هەم قۆرغی پۆستەکانی کوردستان کردووە لە بەغداد ئەزانی کا حەچێ من باسم کرد وتم هاوسەنجی هێز لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان گۆڕانی بەسەردا هاتووە و تو ناتوانانی ئێستا یەک هێز یا دوو هێز ئەوە بە تەحدید و بە دیاریکراوی تاوانبار بکەیت ئێمە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەم حکوومەتێکە لایەنێکی ئەساسی کە بزوتنەوەی گۆڕانە خستوێتی دەرەوەی باسنە ئەم حکوومەتە واتە یەکێ لە پێنج هێزە ئەساسیەکە کە بەشدار بوون لەم حکوومەتە بناوە تەمسیلی نیە ئێستا لەم حکوومەتەدا ئەگەر پەرلەمان نوێنەرایەتی ئەمە ئێستا پەرلەمان لە کار خراوە و بڕوای ئێمە ئەمەی کە ئێمە ئێستا زۆر جاریش کۆکو هێزێکی سیاسیە لەگەڵ تەوەبوونی ئەوەی کە وەفدە حزبیەکان بچنە بەغدا و بۆ وەفتی حزبی بچین ئێمە لە باری ناچاری مامەڵە لەگەڵ قەزیان ناکەین لەو بارێک کە ئێمە پێمان وایە پرسی ئەساسی ئێمە و مەسەلەی ئێمە کورد لە بەغدا لەسەر قەزیەیەکی ئاوا بەشی کورد و استحقاقاتی کورد لە بەغدا نەفوتی ئەگەر نا بە دروستی تێڕوانینی ئێمە ئەبوو ئێمە بۆ بەغدا ئەبێ مەرجعیەتێکی یاساییمان هەبێ ئەم مەرجعیەتە یاساییە کۆمسیۆنێکە ئەنجومەنێکی باڵایە دەستەیەکە دروست بکرێت لە پەرلەمانەوە شەرعیەتی پێ بدرێت و بە پێی یاسا مامەڵە لەگەڵ بەغدا بکە و شەفاف بێ پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا وەکو کۆمەڵی ئیسلامی شەمە بۆ ئێستاش هەڵوێستمان بەو شێوەیە ئەمە لە وەفدەی کە قەرارە بچێتە بەغدا وەفدی هێز سیاسیەکان ئێمە لەسەر بنەمای بەرنامەی کاری ئەو وەفدە بەشداریەکەین ئەبێ بەرنامەکە ببینین و بزانین و بە شەفافی دیار بێ بۆ چیە چین و چیمانەوێ ئەنجا کۆمەڵی ئێوە دەتانەوێت کە بە تەکید ئێمە لە مەلەفی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا گلەیمان هەبووە سەرنجمان هەبووە و پێشمان وا بووە قۆڕخکاری شەبوو ناشەفاف بووە بە تەکید خۆتر کە ناشەفافیت هەبوو کە ینی پەیوەندیەکی ناتەندروستە بوو زۆر جار بەباری بەرژەوەندی حزبی بەکارهێنراوە بە تەکید ینی قۆڕخکاریش لەو پێناوە ناکرێت هەر قۆڕخکاری بە ئامانجی کۆمەڵێک سوودی خودی و کاتی و شخصی و حزبیە لەسەر حسابی بەرژەوەندی گشتەکان زۆر باشەوەی کە بەڕێز باسی وەکو کۆمەڵی ئیسلامی دەتانەوێت مەرجعەکە بێ بۆ مەسەلەیان کۆمیسیۆنێکی باڵا هەبی بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد یعنی ئەگەر ئێستا ئەم کۆمیسیۆنە دامەزرێنیان پەرلەمانی کوردستان خۆی مەرجع بێ ینی چی دەگۆڕێت ینی بەرژەوەندێکە لە چی داگەر ئەوەی کێوە دەتانەوێت زۆرش دەگۆڕێ ئەو کات یانی ئەو مەرجعیەتە یاسایی کە دروستە بێ بە پێی دەستەڵاتێکی یاسایی خۆی مامەڵ لەگەڵ بەغداکە و هەموو ئەو پرسانەی کە پەیوەستن بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا پشکەکانی کورد ئەو نوێنەرانی کورد لە بەغدا بۆیە گەڕێنەوە و ئەویش بڕیاری پێویستیان بۆدا و لەسەر بنەمای استحقاق و کۆدەنجی نیشتیمانیە پارێزێت لەسەر بنەمای دادگەری نێوان لایەنەکان بەرکەوتەی هەڵبژاردننی هەمولایەک و هەمولای خۆی بەخاوەنی قەزێکە ئازانەوە هیچ کەسێک ناتوانێت گلەی بکە لە احتیکاری لە قۆرخی پەیوەندیەکان لە قۆرخی پۆستەکانی کورد لە بەکارهێنانی ئەو پۆستانە لە پێناوی بەرژەوەندی حزبی و خودی ئەمانە هەمووی کۆتایی پێێنە و چارەسەرێکە ئەو پێچەوانەوە ئەم بارودۆخۆ کوێستا هێڵێتەوە تا ئەو کاتێک کە کورد نەکرێتە بازنەی
نەخێتە سوچی ئەو خەتی کە خەریکە نزیک بێتەوە لە کرانەوە دەرە لە پرۆسی سیاسی عێراق هێز ولاینە سیاسیەکان کۆناکاتەوە خۆکاکەوەی ئێستا هەیە شتێکی صحیح نییە لە کاتێکدا کورد زانی تەبان لە قۆناغی یەکەم جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیر بەشێک لە وەزیرە کوردەکان خرانە دەرەوە هیچ کەسێک قسەی نەکرد لە دوو قۆناغدا کۆمەڵی ئیسلامی کە تەنها بە وەزیری دەولە یا بە وەزیری بڵم دەوڵەت بەشداری کرد لە حکوومەتەکەی هەم مالکی و هەم عەبادی کرا دەرەوە تەنها لەبەرەوەی کە ینی بەرژۆندی لایەنەکانی کە نەکەوتووە مەترسی وەزیرەکانی خۆیان مابوونەوە هیچ کەسێک هەر بە بەیاننامەیەکیش ئیدانەی نەکرد هەر بە بەیاننامەی ڕخنەی نەگرت لەوەی کە وەزیرەکەی کۆمەڵ کراوەتە دەرەوە لە قۆناغی لە سەردەمی مالکیش و لەم سەردەمی عەبادیش و ئێستا ئێمە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەم هەموو سووربوون و حرسا ئێمە هەندێک جار ڕوبەڕووی بەشی لە ڕخنەی ئەندام و لایەنگرانی خۆشمان بووینەتەوە بۆی کە ئێمە یەک فەرمانبەرمانیە لە حکوومەتەکەی عەبادی هیچ فەرمانبەرێک یەک فەرمانبەرمانیە لە حکوومەتی عەبادی ئیترمە ئەو پەڕی نادادگەری ئەو پەڕی زوڵم ئەو پەڕی مەغبوونی ینی ئەمە قۆرەخکاریە لەبەرەوە ئێستاشی لەگەڵ بێت تەمان ئێستاش وەکو باسم کرد بە پێی هەندێک زانیاریەکانی ئمە هەندێک جوڵە هەیە بە ئاراستەی ڕابردوو دووبارە بکاتەوە ئێمە لە کۆبوونەوەکانی شوتومانە ناتوانین لە قۆناغەکانی ڕابردوو بەم شێوەیە بمێنینەوە ئەگەر لەسەر بنەمای دادگێری و لەسەر بنەمای بەرکەوتەی هەڵبژاردن مامەڵی تەندروست نەکرێت و هەر کەسێک ئێمە ئەو کاتە لەگەڵ چاکسازی بین کە خۆمان ناگرێتەوە وەکو زۆر جار گوتومانە لەگەڵ حتا لەگەڵ بەشە لە شیعار و دروشمەکانی خۆشمان ناڕاستکەین ناکرێت زۆر ئێمە ئەبێ پشتیوان بین لە حکوومەتی تەکنۆقرات بەڵام خۆمان بە کۆدەنجی سیاسی خەڵکی لێ هاتوو کەفوو بنێری ناکرێت ئێمە وەکو کورد پێداگرین لە سەرمانەوەی وەزیرەکانی خۆمان بەڵام حەسکەین کە لایەنە شیعی و سونیەکان وەزیرەکانیان تەکنۆقرات بن و بیگۆڕن و گۆڕانکاری بکەن وەکو کورد ئێمە گەندەڵیەکانی خۆمان و تێوەگلانی بەشێ لە ئەوانەی نوێنەراتی کوردیان کردووە لەسەر ئاستی جیهازی تەنفیزی گەندەڵەکانی ئەوان نەبینین بەڵام ڕخنە بگرین لە لایەنەکانی کە ئەبێ خۆشمان لەو ڕووە بە جورئەت و بوێر بین و پەنجە بخەینە سەرەوە خۆشمان خاوەنی کەفاەتی گەورین خاوەنی توانای گەورین خاوەنی لێهاتووی گەورین ئەتوانین لەسەر خەڵکی بەتوانە حتا ئەگەر لە دەرەوەی ئەم هێزولایەنە سیاسیانەش بێت ئەم پێنج هێزە کۆدەنجی لەسەر دروستکەن و خەڵکی بەهێز و بەتوانە بنێرن کە نوێنەراتی کوردکەن لە بەغدا کە سەری خۆشیان و میلەتەکەشیان بەرزکەنەوە بەڵێ سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئێستاش جوڵانەوەیەکی سیاسی هەیە کە دەیەوێت مەسەلەن ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی بخاتە دەرەوە ئەوەی کە هیچ پۆستێکتانەوێ بەڕێز وتت ئێوەی فەرمانبەریشتانە ئەو جوڵانە سیاسی لەلایەن هێزە کوردیەکان سەرەتا باسم کرد وەکو وتم بە پێی هەندێک زانیاری سەرەتایی ئێمە هەوڵێکێ بۆ ئەوەی کە وەزیرەکان وەکو خۆی بمێنەوە تو دوای ئەوەش ڕەنگەی تر هەوڵ بدرێت دوای هەندێک لە بەرەوە بەرەگشتەکانیش و خۆی بمێنەوە ئەوان ئێمە ڕێککەوتوین کە لەگەڵ کێ ڕێکەوتنیەوە هەم پێنج لایەنە لەکوێ ڕێکەوتن جارێ هەم چوار لایەنەکە لە کۆبوونەوەی چوار قۆڵی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان اتفاقمان کرد کە هەر کارێ بکەین کۆدەنجی ئەم پێنج هێزەی لەسەر بێت و هەر کارێ بکەین بە بەشداری فراکسیۆنەکانمان بێ لە بەغدا وەوان بەشدار بن کە نوێنەری شەرعی ئەو خەڵکەن و میلەتە دەنجی پێداون و نوێنەری ئەو میلەتەن لە بەغدام پێنج فراکسیۆنە ئەمانە بە هاوبەشی بەیەکەوە بڕیار بدەین و شەفاف بین لەگەڵ میلەتەکەی خۆمان ڕاشکاو بین بڕیارماندا کە ئێمە ینی هەندێک لە هەڵەکانی ڕابردوومان دووبارە نەکەینەوە ئەمە وەلانی کەم هەندێکی ئەوەی کە بە نووسراومان هەیە لەسەر سیستەمی خاڵ مامەڵە بکەین استحقاقی هەڵبژاردننی واژوتان کردووە ڕێکەوتن واژۆ کراوە کە سیستەمی خاڵ بێت کردووە هەر چوار لایەنەکە بەڵام ئێستا درەنگ نیەوە خەریکە دووارە باز دەکە وەزیرەکانی پارتی و پارتیویەتی دەمێنەوە و ئێمە ئومێدبان وایە وانە بێت و لە حاڵێکیشدا کە بەو شێوەیە بێ بەتەی بەڵام تا ئێستا هیچ لیژنێک پێک نهێنراوە بۆی کە ئێوە وەکو لایەنە کوردیەکان ڕێبکەون لەسەر ئەوەی کە مەسەلە و کاندیدەکانی کووردە ئەوە پێکاتەی مەسەلەن پشکی کۆمەڵەوە پشکی یەکگرتەوە پشکی یەکێتێ هیچ لیژنێک پێکاتەوە ڕاستە ئێستاش و ینی وەرەقەی کە پێی معلوماتی ئەمە ئەمڕۆ بەڕێز عەبادی تەقدیمی کردو ناوی وەزیرە کوردەکانی تێدا نیە بۆ من بۆ زانیاریش تەمان ئەویش گۆڕانکاری بەسەر بەشێک لەو ناوانشدا هێناوە کە پێشتر تەقدیمی کردبوون و ناوانی کە پێشتر ناویان هاتەوە بەشێک لە وەزارەتەکان ئەویش گۆڕانی بەسەر هەندێشتدا هێنا و و ئەو قایمەی کامرۆ تەقدیمی کردو ناوی وەزیرە کوردەکان زۆر باشە بەڵام ماوەسەوەی کە بەڕێز وتت ئێوە لەسەر خاڵبەندێکە ڕێکەوتن لە کۆبوونەوەی چوارخۆڵی وە بزەم لە کۆبوونەوەی دووخۆڵی لەگەڵ یەکێتی نیشتیمانی تا ئێستا لە نێوان هێزە سیاسیەکان لیژنە پێک هاتووە کە مەسەلەن بڵێن ئەمە مەسەلەن کورد ئەوەندە وەزارەتەی دەوێ و پشکی هێزەکان بەم شێوە دابەش دەکرێت یان تەنها ئەوەندە ڕێکەوتون کە خاڵێک دیاری کراوە کە بڵێ خاڵبەندی دەکرێت ئەمە بڕیارمانداوە ئەمە فراکسیۆنەکان لە بەغدا بیکەن و ئێمە بۆ خۆمان وکو کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی خۆمانمان سەر پشک کردووە و ناوی بەشێک لەو کاندیدانەشیان پێیەکە کۆمەڵ وە بری و بنەمانەش ئێمە ناومان کۆ کردەوە نردمان کە
لە قەرارە حکوومەتێکی تەکنۆقرات بێواتێ ینی وەکو کۆمەڵەکانی خۆتان ئامادە لەسەر کردووە بنەمای شایستەی لەسەر بنەمای لێهاتووی و خەڵکی خاوەن بڕوانامە و خاوەن ئەزمون بۆ کۆمەڵە لەو پۆستانەی کێمە باوەڕمان وا بۆ بەرکوور دەکەوێت ئامادەمان کردو و ناوانە لای لستەکەی ئێمە لای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەن و بڕیاروا بۆ ئەوان تەبەنە و کاتی کە کۆدەنجی لە سەرێنەکان دروست و کاتە ناوانە تەقدیم بکرێنمە لای خۆمان ئامادەکاریمان کردووە فراکسیۆنیشمان لەوێ بەشدارە لە هەموو ئەو هیلانەی کە هەیە و بەشێک لەو نیگەرانیانش کە باسم کرد کە ئەمڕۆ دروست بووە دەرەنجامیەوەیە کە هەندێک هەوڵ هەبووە لە دەرەوەی ئەو کۆدەنجی کە زۆر باشە قرار بووە ئەو هەوڵانە بەڕێزت باس لەوەکت ئەگەر بێت و ینی ئێوە پراوێز بخرێن هەڵوێستان دەبێت خەڵک چاوەڕێ دێک هەڵوێستەکەتان چیە؟ من خۆ باسم کرد ینی ئێمە وەکووتم ینی هەڵوێستی ئێمەوەیە کە جارێک ینی زووە لەوەی کە ئەمە بە تەحدید بڵێنەوە بە دیاریکراوی هەڵوێستی کۆمەڵی ئیسلامیە وەجی چونکە ئەو کات دەبێت کۆمەڵی ئیسلامی دراسیەوە کاتوە بەڕوونی قسەی خۆیەکە لەسەر قەزەکان بەڵام من لێرە کرێ بڵم ینی بە مەترسی بەم شێوەیە مامەڵەکردن مەترسی لەسەر یەک ریزی نیشتیمانی دروست دەکات لە بەغدا و ئەم هێزولانە سیاسیانە ناتوانن بەم شێوەیە بمێننەوە چونکە ئێمەش وەکو هێزێکی سیاسی مافی خۆمانە ئستحقاقاتی خۆمان بەدەستبێنین لە بەغدا و ئێمەش کۆمەڵی خەڵک لەسەر بنەوەی کەفاعەت و لێهاتووی مافی خۆمانەکە پێشکەشی بکەین وە لە جونگەکانی چ لەسەر ئاستی بەڕێوەبەرە گشتەکان لەسەر ئاستی سەفارات لەسەر ئاستی دەستەکان و لەسەر ئاستی وەزارات و وەکی وەزیرەکانیش خزمەت بکەن و هەنگاوی خۆیان بدەن زۆر باش سەبار بۆی کە بەڕێزت باست لەوەکەیت کە هیچ وادەیەک دیاری کراوە مەسەرەن بە پێیزانینەکانی و بۆ وەفدەی کە وابڕێرە وەفدی لاەنە سێسکەن سەدانی بەغداد بکە یاخود وەفدەکە سەدا ئێمە ئەسڵەن بە فەرمی شەر ئاگاداریش نەکراینەوە تەمە ڕاوێژێکی بیدایی لە کۆبوونەوەی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ڕۆ کرا بەڵام ئێمە هەر بە فەرمی ئاگاداریش نەکراینەوە نە لە کاتی نە لە وادەی وەکو باسیشم کرد ئێمە ئاگاداریش بکرینەوە بە فەرمی بەرنامەی کاری کۆبوونەوەکە نەزانین وە بە دیاریکراوی نەزانین ئێمە بۆچی و لەسەرچی مفاوزاتەکەین لە بەغدا و شتەکانمان ڕوون و وازەح نەبێت ئەوە بە سەطحی بەشدار نابێت بەڵێ کەواتە ئێوە بڕیارتان نەداوەتە ئێستا بەژاری چونکە ئێمە وەکو کورد لەگەڵ بەغدا کۆمەڵە مەلەفی معلقمان هەیە پێیوەستن بە تێکڕای و پرسە نیشتیمانیە ئێمە خۆمان بە بەرپرسیارە زانین بەرامبەر بە میلەتەکەی خۆمان ینی ئەگەر نەزانین ئێمە لە سەرچیوە بۆچی جارێکی کە مفاوزاتەکەینەوە چۆنە چینەوە بە بەغدا بۆ مفاوزات و چی بەدەستدەهێنین و ئاوان بەڕوونی دیار نەبێ ئێمە ڕەنگە ئەو کاتیانی بەشدار نەبین وەکو کۆمەڵی ئیسلام تا ئەم ساتەیەوە هیچ بەرارێکتان نەدا و لەسەر بەشداری نەکرد بەشداربوون و نەبوونمان پێویستە بە وەفدە و بە بەرنامەی کاریەوە زۆر باشە سەبار بۆی کە شەوی ڕابردوو مەسەلەن ڕابردووتر کارسی سەرۆکایەتەکەی عێراق کۆبوونەوە کۆمەڵێک خاڵ واژۆ کراوە بەڵام کورد بەشداری تێدا نەکردووە هیچ پرسێک بەهێزە سیاسەکان کراوە کە نوێنەری کوردیتیانە بوو تەنها سەرۆکۆماری تیا بوو بدن ئەو هەندێک معلوماتم هەیە کە تەمەن لەو ڕۆژەوە ینی بەشێک لە کوت لە کوردیەکان یان ئەگەر نەڵێم هەمووی پرسیان پێ نەکرا و ڕاوێژیان پێ نەکرا و خاڵێکی لاوازە وا بێ دامەزراوەکانوانەی کە نوێنەراتی کوردیان تێدا چ لەسەر ئاستی پەرلەمان و چ لەسەر سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتیانە کە دابشکراون لە نێوان پێکات و مکەونە ئاساسیەکانی عێراق ئەبێ ئێمە ئەم سەرۆکاتیانە پرس بە نوێنەرەکانی کورد مەسەن بەلانی کەم سەرۆکاتی کۆمار ڕاوێژی لەگەڵ نوێنەراتی کورد هەبێ بەڵام من بە دیاریکراوی لەسەر ئەم وەسیقانە لەسەر ئەم ڕێکەوتن نامانە بڵم ینی لە ئێمە مشکیلەمان لەگەڵ وەثیقەی سیاسی یان لەگەڵ عقدی سیاسی ومانە نیە لە بەغدا ومە حکوومەتەکەی عەبادی لەسەر 19 خاڵ پێکات کوانە و خاڵانی جێبەجێکران کە پێویستن بە کوردەوە ئێمە مادەی دەستوری هەیە پێیوەست بە کورد جێبەجێ نەکراوە لە عێراق نایەنی خۆ ئەوەی کە تا ئێستا لە بەغداوە زۆر جار گوزەراوە لە بینی کورد و عەرەب و کورد و دەسەڵاتدارانی بەغدا زۆر جار حبرون عەلە الوەرەق بووە و لە مەرەکەبی کە سەرکاغز زیاتر نەبووە بە دوایەوەی کە مەرەکەبەکە و شک بۆ تۆ هیچی نەچۆتە بواری جێبەجێکردن زۆر باشە سەبارەت بە پشکەکانی ئێوە وەکو کۆمەڵ تاکو ئێستا ئێوە بە فەرمی مەسەرەن ئەوەتان کردو دیراستان کردو ئەگەر کورد مەسەلەن بۆ نمونە 16 وەزارەتە گەر سێ وەزارت بەر کورد کە ئێوە وەزارتان بەردەکەوی یاخود دابەزینە بۆ پۆستەکانی تر وەکیل وەزیر و بەڕێوەبەرە گشتەکان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی نامانەوەی کەس خێرمان پێ بکات ئێمە فراکسیۆنێکمان هەیە ئەو پشکانی کورد کە هەن لە بەغدا فراکسیۆنی ئێمە لەگەڵ فراکسیۆنەکانی کورد هەمویان پێکەوە دراسی ئەو
پشکاناکەن کە کورد بەریەکەوە لەسەر هەموو وەزارەتەکان ئێمە وتومانە لەسەر بنەمای سیستەمی خاڵ مامەڵی لەگەڵ بکرێت ئەوەی کە ئێمە بەرکەوتەی هەڵبژاردننی خۆمانە ئەومانەوێت لەوە زیاترمان ناوێت و لەوە شکمترمان ناوێت بەڵام ئەوەی کە ئێستا لە بەغدادە پشکی کوردیان پشکیکێتی و پارتێ لە ئەساسدا تەمەن استحقاقاتی نەتەوەیە و تەمەن بۆ معلوماتە زۆریشی استحقاقی هەڵبژاردن نییە ئەوەی لە بەغدا کورد وەریەگرێت زۆرجار لە استحقاقی هەڵبژاردننی واتەوەکو ڕێژەی کورسی و پەرلەمانتار گەورەترە واتە ڕێژەی فراکسیۆنێکی 21 کەسی یا 25 کەسی یا 19 نییە یا هی کوتلەیەکی 65 پەرلەمانتاری نییە کە ئیتیلافێکتێن ئەمە استحقاقاتی گەلێکە استحقاقاتی نەتەوەیەکە ئەم پشکانە ئەبێت جارێکی کە لە ناو هێز و سیاسیەکان لەسەر بنەمای بەرکەوتی هەڵبژار بەڵام یەکێتی و پارتی واماڵان نەکردووە کەمە ئیستحقاقی خۆیانە نەتەوەیە پێمان وایە لە ڕابردوودا پێمان وایە کە ئیستحقاقی ئەولانە ئەمە خۆشیانیانی ئێمە نەیڵێن خۆیان دانیان بۆ ناوەکە کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆستەمی لەکراوە یەکێتی و پارتی چەند جارێمەوە ئیقرارەمان بیستوە و زۆر زاریش ویستراوە تعویز بکرێتەوە کە نەکراوە زۆر باشە بەڵام یەکێتی و پارتی وامەڵان نەکردووە کە ئەم پۆستانە مڵکی ئەوانە مڵکی خەڵکی کوردستان ئەگەر واش مامەڵیان کردوێ هەڵیان کردووە ئێمە هەمیشە ڕخنە لە واگرین کە هیچ لایەنێکم پشکانەی کورد لە بەغدا بەهی خۆی بزانێەوە تەنها خۆی بە نوێنەراتی بە نوێنەری ئەو میلەتە بزانێت نوێنەرەکانی گەل ئەوانن کە ئەو میلەتە دەنجی پێداون هەر کەسە و بەپێی پێگەی خۆی هەر هێزێکی سیاسی بەپێی ژمارەی کورسیەکانی بەپێی ئەو دەنگانەی هێناوێتی مافی نوێنەراتی ئەو نەتەوە هەیە بەڵام ئێمە کەممان هەیە بەقەت ئەو کەمەی خۆمان مافی نوێنەرایەتیمان هەیە یەکێکی کە لە ئێمە زیاتری هەیە بەقەت ئەو زیاتر مافی نوێنەرایەتی بەڵام هەمووشمان پێکەوە مافی نوێنەرایەتی ئەو نەتەوەیمان هەیە بەڵام ئەوان لە بەغداد زیاتر خەمی پۆستەکانیان بۆ یەکێتی و پارتیە خەمی بەرژەو نێتەوەکانیان بۆ ئەوەی کە لە واقع بۆتان دەرکەوتوێت لە ماوەی مەسەلەن لە دوای 2023ەوە بەسەرتا باسم کرد ینی ئێمە بەردەوام ڕخنەمان لەوە گرتووە کە لە بنیادنانەوەی عێراقی نوێ کورد مەوفق نەبوو لە مامەڵەکردن و لە مەسلەی شراکەت لە مەسلەی باسم کرد مەوفق نەبوونەکە ئەوەیە کە هەر خەمی پۆست و ئیمتیازیان بووە زۆر شتە شەرنی هەر خەمی پۆست و ئیمتیاز بوو ینی زۆر جار ڕەنگە مافی پۆست و پێگەکانیش نەدراوە ناچینەوە تەفاسی لە ئێستا خۆ زۆر جار ڕەنگە نوێنەری وا هەبوو بێت کە لە ڕەنگە یەکێک لە پۆستە هەستیارەکان بوو بێت لە بەغدا بەڵام هەفتەی چەند ڕۆژێک تەواجودی نەبوو بێت لە بەغدا خۆ پۆستەکەش بەدی هاتووە بەڵام حەقی پۆستەکەشی نەداوە ئەمانە سەرنجی گەورە لەو ڕۆوە هەن بەڵام ئێمە ئێستا ئومێدمان وایە ئەمە تیکرار نەبێتەوە ئەمە دووبارە نەبێتەوە نەگەڕێینەوە سەر ئەو هەڵانە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە دەیبین گەڕانوێنێ بۆم هەڵانەیە بۆ نمونە بەشێک لە هێزەکان ینی هەڕشەی شانەوەیان دەکردن پرۆسی سیاسی عێراق گەر وەزیرێک نەگۆدرێ ینی کێشەی کورد لەسەرەوەی کە وەزیرێک لە پۆستەکەی بینێتوێنە عملی سیاسی تێکڕای عملی سیاسی لە عێراق لە بەردەم مەترسیدایە ئێستا خۆی تۆ سیر کە ئێستا ئەمڕۆ حکوومەتەکەی عەبادی چەند ناوانەی تەقدیم کردووە قسە لەسەر متمانەی ئیقالەدانی وەزیرەکان و ئیقالە پێکردنیان و متمانەدان بە وەزیرەکانی کۆمناقەشاکەی کەکە لە دەرەوەی ئەوە هەوڵێکیکە هەیە کە پێی زانیاری تا ئێستا لە سەروی 90 ئیمزای بۆ کۆکراوەتەوە لە نێو پەرلەمانی عێراق کە هەوڵی گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتیەکە درێت ینی داواکەن سەرۆکایەتی پەرلەمانیش و سەرۆکایەتی کۆماریش و سەرۆکایەتی حکوومەتیش کە سەرۆکی حکوومەت گۆڕانکاری لەوێش بکرێت کە ئەمە عێراق خاتە بۆ شاییەکی یاسایی هەم گەورەوە و هەم عێراق ڕەنگە بخاتە بەردەم کۆمەڵێک ئەگەرەوە کە زەحمەتە جارێکی کە ئەم پێ کاتانە بێ کۆ بکاتەوە ئەم هەوڵە شێواتە لە هەوڵەکە لەلایەن پەرلەمانتارانەوەی کوتلەکان دیاری بەڵەوەی کە من زانیاریم هەبێت تەبان هەندێک لە کوتلەکانی تێدا بەشدارن و کۆ پەرلەمانتاریش بە متەفەریقی بەڵام هیچ پەرلەمانتارێکی کورد بەشدار نەبووەوە ئەنی شیع و سونەی تێدایە بەڵام مەسەلەن هەندێک لە کوتلەکانی ئەوانەی کە عەلاوییان نزیک لە دکتۆر ئەیاد عەلاویینەم هەوڵەیان هەیە و ڕەنگە لە هەندێک کوتلەکانی کەش پەرلەمانتاری متەفەریقی تێدا زۆر باشە سەبارەت بە باسی سەرۆک وەزیران کرد بەڵام لەناو لایەنە سیاسیەکانیش بە تایبەتی بازوەکەی پارتی مەسەلەن ئەو داوای هەبوو لە فراکسیۆنە کوتەکەی هەوڵ بدرێت بۆ لێسەندنەوەی متمانە لە عەبادی ئێوەکو کۆمەڵەکەدا بۆ کە ئەو من بە پێی معلوماتی من تەبەن ئەمە بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکان ڕاستە ئەگەر عەبادی بیوێ ئیرادەی خۆی بەسەر هێزە سیاسیەکانی کوردستاندا فەرز بکە ئەوە مافی خۆیانە کە لەو ڕووە حیدەر عەبادیش بخەنە ژێر پرسیارەوە چونکە عەبادیش خۆی لەسەر بنەمای تەکنۆقرات
نەبووە سەرۆکی ئەم حکوومەتە و خۆی ئێستا لە من هیچ وەزیرێکم ناوێت لەسەر محاسسە بەڵام خۆی لەسەر بنەمای محاسسە بۆ سەرۆکی ئەو حکوومەتە. بەڵێ بەڵام وەزیرە کوردەکانیش خۆی ئێستا نەگۆدرا ها دووبارە کورد وەزیر تەکنۆکراتەکانی هەر لێما وەزیر تەکنۆکراتیش نیماونێتەوە ڕەخنەمان گرت یعنی ئەوە باسمان کرد و ڕەخنەی جدیشمان لەو ڕۆ گرت. زۆر باشە سەبارەت بە مەسلەی ئەو وەفدەی کە هەفتەی ڕابردوو هەنگی ڕابردوو سەدانی بەغدادی کرد ئێوە وەکو کۆمەڵی ئیسلام هیچ ڕوونکردنەوەیەکتان پێگەشت ئێوە وەزیرشتان هەیە لە حکوومەت وەزیرەکە ئێوەش مەسەلە وەزیری یەکگرتووی ئیسلامیش بەشداری پێ نەکراوە یعنی ئەمە لە ئاسی حکوومەتیدا زۆرێک نییە لە قۆڕەخکاری نەدەکرا مەسەلەن بۆ وەفدەکە هاوسەنگتر بێت ئەو لایەنانی کە بەشدار لە حکوومەت بەشداری پێ بکرێت لە حکوومەتێکی یعنی لە حکوومەتێکدا کە حکوومەتێک بێ بەڕاستیانی لەسەر بە شێوەیەکی دامەزراوەی کارەکانی خۆی بکات و هەنگاوەکانی خۆی بنێ کارێکی تەبیعی ئەم حکوومەتە هەمویان بێکەوە حکوومەتێک دروست دەکەن کە حکوومەتێکی بنکەفران و کۆمەڵێت لەسەر بنەمای وەزیری پەیوەندیدار و ئەو مەلەفانی کە ئەچن گفتوگۆیەکەن لە ئاساسدا وەفدی حکومیدا ئامەزرێن یعنی تەبیعیە بە بڕوای ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەگەر بۆ نمونە وەزیری کوشت و کاڵ لە کۆمەڵی ئیسلامیە یا کۆمەڵی ئیسلامی وەزیری هەرێمی هەیە بۆ کاروباری ژینگە یا مەسەلەن سەرۆکی دەستەیمینی هەیە کە یەکێکە لە دەستگا هەستیارەکان مەسەلەن ئەوەی کە مەسم کۆمەڵ یا هەر حزب و لایەنێکی سیاسی کە وەزاراتی هەیە ئەو کاتێک کە ئەو پرسانەی پێوەستن بە کوشت و کاڵەوە یا پێوەستن بە نەوتەوە لە ڕووی مەوزوعیەوە تەبیعیە خەڵکی پەیوەندیدار بەشدار بێ لە حکوومەت لە وەفدێکی حکومی بەڵام لە هەرێمی کوردستان چونکە ناشەفافی هەیە چونکە ناڕوونی هەیە چونکە قۆرخکاری هەیە بەڵێ لەو ڕۆ تەمەنگلەیی هەیە بۆیە بۆ هەرێمی کوردستان دروستترە کە وەفدانەی کە بەشدارە بن هەموو ئەو پێکاتە ئەساسیانەی تێدا بێت ئێستا خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بمانەوە و نەمانەوەی لە بەردەم پرسیاری ئەوەدا کام حکوومەتە بۆ خۆی وەکوتم یەکێ لە هێزە ئەساسیەکان کە بەشداریان کردو لە حکوومەتەکە کراوەتە دەرەوە و حاڵەتێکی ناتەندروستە ئێستاوی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام ئەزمونانە هی تازەنین ئەزمموی کۆنن لەم حکوومەت توش و لە حکوومەتەکانی پێشوش ئەم وەفدانە زۆر جار یعنی نە بەرنمەیەکی ڕوون خەڵکو جەماوەر زانیوێتی لەسەر چ بنەمایەکە گەڕێنەوە بەغدا و لەسەر چ بنەمای مقاتعی بەغدا ئەکەن وەکەی و چۆن وەکو ئەو کاتەوتم و چێ بڕیاری لەسەرەدا ئەمانە بەتەکی هەموو میلەت مافی پرسیارکردنی هەیە و ئێمە شوکو هێزێکی سیاسی مافی خۆمانە ڕەخنە بگرین و ڕەخنەشمان گرتووە زۆر باش سەبار بەوەی کە ئێوە زانێتەن هەبووە کە لە ژێر فشاری ئەمریکا و بەریتانیا وەفدەی هەرێم سەدانی بەغداد کردی یاخود بەلای ئەوە پامێکی سیاسی تێدا بوو کە وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەغداد لەگەڵ هێزە کوردیەکان کۆ دەبێتەوە نەک لە هەرێم عراق بەگشتی ینی عراق بەگشتی کەس نکوڵی لەوە ناکە کە کاریگەری گەورەی سیاسەتەکانی ئەمریکا و تورکیا و ئێران و ئەمانەشێ و زۆر زار ئەمانش کەناڵەکانی خۆیان بەکارەهێنن چ کەناڵی فشار بێ یا کەناڵەکانی تر بێ من زانیاریم نییە لەو ڕووە بەڵام ئەوەی کە بدویست بێت و ئەیزانین ئەوەیە کە ڕەنگە تەبان ئەو پەیوەندی تەلەفۆنی تریشە بووە ئەوەیە کە ڕەنگە بویستێ کورد ڕازی بکرێت ینی ڕێگر نەبیان وەکو جارانی پێشوش تەبان خۆ ئەم حکوومەت نوێ حەیدەر عەبادی کە تەشکیل بوو لەمە بەباشی لە بیرمانەکە فشارێکی گەورە لەلایەن ئەمریکاوە کرا بۆی کە کورد بەشدار بێ و بێمنەتیەکی گەورەش بەرامبەر کورد پێشاندرا لە ئەگەری بەشدار نەبوون بەڵام ئەوە پەیامی سیاسی تێنێ کە تاکو ئێستا ئەمریکا و وڵاتانی دیکە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقدان و دانەوی پەیوەندەکانی هەرێم و هەولێر بەغدا و هەولێر ئاسایی بێتەوە بەتاکید خۆ شەرنی ئێمە لەمانە بە دوای پەیامی ڕمنی دابگەڕین ینی پەیامێک وەربگرین لە ناوەڕۆکی کۆبوونەوە ئەمان پەیامی ئاشکرا و ڕاشکاویان هەیە لەو ڕۆوەکە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقدان و لەگەڵەوەدان وەوان زۆر جارۆکوتم فشاری مباشریان کردووە لەو ڕۆوە بەڵ بڕای بەڕێستان سەبارەت بە ئەو پشگیری کە بازۆکی پشگیرێکی گەورە لە سەرۆکوەزیرانی عێراقی لە عەبادی هۆکارەکەی چیە مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک ڕەمزی دیاری عێراق دوور دەخاتەوە ئوسامە جەیفی دوور دەخاتەوە عەلاوی دوور دەخاتەوە مالیکی لە حکوم دوور دەخاتەوە ڕۆژنووری شاوەیز دوور دەخاتەوە یعنی هۆکارەکەی چیە و پشگیری وڵاتان لەوە ناکرێت کە پێش پشتگیری دەولی لە عێراقدا مەرجعیەتێکی شیعی دەستڕۆیشتوو هەیە مەرجعیەتێک هەیە کە مەرجعیەتی باڵای شیعیە و دەستڕۆیشتووە و بڕیارەداوە من پێم وایە ینی
مەرجعیەتە بەڕوونی لە پشتی هەنگاوەکانی حەیدەر عەبادی بوو و حتا لوعبەی کە کراوی شەڕەنگە ئەوەی کە ڕوتی سەدر و ئەوانی تر ئەوش بۆ خۆی خوێندنەوەی لەسەر ینی ڕەنگە بابەتی گفتوگۆی ئێمە نەبێ و ئەمە ینی کاریگەری ئەو مەرجعیەتە لە عێراق و لەسەر حکوومەتی عێراق و لەسەر ناوەندی بڕیاری سیاسی لە عێراق نەقۆڵی ناکرێت ئەو جگەلەوەی ینی کە حەیدەر عەبادیش بۆ خۆی هەوڵی داوە کە لە هەلو مەرجێکدا کە عێراق ڕوبەڕووی قەیرانێکی دارایی سەخت ئێمە لە بیرمان نەچێت تەوان خۆ بەشێک لەو جوڵانەی عەبادیەی کا جوڵەی سەحیح و تەندروستن و خۆزگە لە هەرێمی کوردستانیش ئەو بڕیارانە بوون کاکە تۆ ڕوبەڕووی ئێمە ڕوبەڕووی هەنی قەیرانێکی دارایی قوڵ بووینەتەوە دەین پەرلەمان پەکەخین ئەو ئەویش وڵاتەکەی ڕوبەڕووی قەیرانە و کێشەیەکی گەورەی داعشی هەیە کێشەی ئەمنی هەیە ئێوە حکوومەتەکەی گۆڕانکاری بەسەردانە شتێکی واردە و ئەو ڕەنگە پشگیری بەشێک لە وڵاتانش لەو ڕۆ بێت کە ئێوە گۆڕانکاری بکات و ڕوبەڕووی بەشێ لە گەندەڵی بێتەوە بەڵاسەبەر بە چاکسە هەنگاوێکی بەڕاستی ئەگەر ینی بۆ تێکدانی هاوسەنگی نەبێ بە بڕوای من بۆ تێکدانی هاوسەنگی نێوان پێکاتە ئەساسیەکانی عێراق و نەتەوەکان و وەلانانی هەندێک هێز و لەهانی سیاسی نەبێ وەزاڵکردنی ئیرادەی حەیدەر عەبادی نەبێ بەسەر حکوومەتەکەیدا کە بیەوێ حکوومەتێکی لاوازی هەبێ کە کۆمەڵی وەزیری لاوازی تێداوێ پشگیری سیاسیان نەبێەوە نەتوانن ڕوبەڕووی ئەو ببنەوە ئەگەرم نیەتانە نەبن کە بە بڕوای من بەشە لەم نیەتانە بوونی هەیە لە گۆڕانکاریەکانی عەبادیدا ئەگەر ئەو نیەتانە نەبن ینی هەنگاونان بەرەوەی کە تۆ لە عێراقێکی پڕمحاسەسەی پێک هاتەینەتەوەی ئالۆس هەنگاو منەی بەرەو حکوومەتی تەکنۆقڕات کرانەوەیکی گەورەیە زۆر باشە گەورەیە باسی چاکسازی کرد ینی پێ دوایە یەکێتی و پارتی ئیزواجێتیان هەیە لەوەی کە مەسەلە چاکسازی لە بەغداد مەسەلەن لە بەغداش بازەوە دەکرێت کە یەکێتی و پارتی دژایەتی مەسەلەن چاکسازی دەکەن ینی پێ دوای ئەگەر لە بەغداد چاکسازی بکری کاریگەری هەیە لەسەر کوردستان ینی زۆر بووی کە لە عێراق و هەرێمی کوردستان هەیە کاریگەریان لەسەریەکەیە بە تاکید ینی بە تاکید هەرێمی لە عێراقدا گۆڕانکاری کاریگەری لەسەر هەرێمی کوردستانەکە بەڵام خۆ ئێمە بە بڕوای من هەڵەیە چاوەڕوان بین لەژێر فشاری بەغدا لە هەرێمی کوردستان چاکسازی بکەین ئێمە هەرێمێکی خۆمان ڕوبەڕووی مەترسی گەورەین و سەرڕای ئەوەی کە تمۆحی گەورەشمان هەیە بۆ داهاتوو و ئەمانەوەی هەنگاو بەرەو سەر بەخۆی بنەی لە هەرێمی کوردستاندا و ئەمە تەنها ئەزمموی ئێستای پێشکەوتووی نەتەوەی کووردە لە هەر چوار پارچەکەی هەرێمی کوردستان ئەبووە ئێمە تەنها دافعانەتەوەی و نیشتیمانیەکانی خۆمان پاڵیان دافعی بەهێز بوون لە پێناوی ئەنجامدانی چاکسازی ڕیشەی لە پێناوی گۆڕانکاری لە سیستمی حکومڕانیمان لە سیستمی سیاسیمان لەبەرەوەی کە ینی ئێمە ناکاکە سیاسیەکان هەرڕای گشتی خەڵکی نەخوێندەواری ئەم میلەتە پێی وایە کە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووە فەشەلی هێناوە و نەیتوانیوە لە کۆمەڵێک بواردا ئەسڵەن زۆر ینی بەرەو ئاراستی زۆر مەترسیدار هەنگاوەنێ ئەمە ئەبێ ینی کار بەدەستانی کورد و بڕیار بەدەستانی کورد ینی ناچار بکە کە بەجددی بیر لەوە بکەنەوە گەر نایمەم ئەزممو ناخینە ژێر پرسیارەوە و خۆشمانم ینی چینی دەستەڵاتدارانی ئێستای سیاسی هەرێمی کوردستان ئەکەونە بەردەم پرسیاری گەورە و ڕەنگە بەڕاستیش مێژ و ڕەحم بە کەس ناکە ئەو کات بەڵە زۆر باش سەبار پێ دوایە بەڕای تۆ لە کوردستان زیاتر پێویستمان بە چاکسازیان لە عێراق هەردووچی نە چاکسازی لە هەرێمی کوردستان بەدی لە بۆ چاکسازی عێراق و نە چاکسازی لە عێراق بەدی لە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان عێراق لەسەر ئاستی گشتی وەکو دەوڵەتێکی ئیتیحادی یەکێکە لە وڵاتانی کە لە پێشەوەی ریزبەندی وڵاتانی گەندەڵدایە بۆ هەرێمی کوردستانیش بەشێکەوە لەبەرەوە یعنی هیچیان بەدیلی نامەوەستمەوە بوو کە وەکو کورد ئێمە وەکو هیچیان بەدیلیترین بۆ ئێمە وەکو کورد بەرژەوەندیمان وە لە عێراقێکدا بین کە موسساتەکانی گەندەڵ نەبن و چاکسازی هەبێ و باوەڕیان بە شەراکەت هەبێ و باوەڕیان بە پێکەوەژیان هەبێ و باوەڕیان بە پێکهاتەیی نەتەوەی جیاواز هەبێ بۆ هەرێمی کوردستانیش بەرژەوەندی نەتەوەی ئێمە لەوەدایە کە ئەزمموێ پێشکەشەکەی پێشکەوتوتر بێ لە هی بەغدا و ڕەخنە لە
بەغدا نەگرین لەسەر گەندەڵی لە کاتێکدا خۆمان بەڵام ڕخنە نەگرین لە بەغدا لەسەر نەبوونی شراکت لە کاتێکدا لێرە شراکت ڕخنە نەگرین لە بەغدا لەوەی کە پەرلەمان ڕۆڵ نابینی و خۆمان پەرلەمانمان پەک خستە بێ ڕخنە نەگرین لە بەغدا لەسەر ئەوەی کە باوەڕی بە پێکەوە ژیاننی و خۆشمان تحملی یەکتر ناکەین ڕخنە نەگرین لە بەغدا کاتێک کە ئەوان بڵین ئەوان تەقبولی ڕخنە ناکەن و خۆشمان تەقبولینە نایعنی وەکو وتم سیاسەتی بانێکە و دووهاوە پەیڕەو نەکەین بۆ ئێمە وەکو کورد بەرژەوەندی ئێمە لەوەدا کە نموزەجێکی پێشکەوت چاکتر باشتر لە بەغدا پێشکەش بەو پێی کە یارمەتیم بدە بۆ پێی کە ئێمە لە ئەزمموی دروستکردنی پەرلەمان لە ئەزمموی حکومڕانیەکی تەندروستی خۆماڵی هەڵبژاردن پێش بەغدا کەوتین ئێمە لە دوای ساڵی بەهاری 1990ەوە لێرە ئازادین وە هەنگاوانەی لە کاتێکدا بەغدا بەڵێ زۆر باشە بەڵام ئەگەر بە بڕای بەڕێز ئەگەر جارێک چاکسازی بۆ عێراق پێویست بێ دووجار بۆ کوردستان پێویستە لەم دۆخەدا من باسم کرد وتم بەدیلی یەکتر نین بەدیلی یەکتر نین بەڵام بۆ ئێمە وەکو کورد کوردستانێکمانەوێت کە خۆی پێشکەوتوتر بێت لە هەموو بوارەکان لە بەغدا و خۆشمان وەکوتم ڕخنە نەگرین لە شتێک لە بەغدا کاتێک کە خۆمان ئەمەمان لە هەرێمی کوردستان ڕخنەیە ئەمە بەقوڵتر لە هەرێمی کوردستان بەغداد لە هەرێم پێشکەوتوورە لە ڕووی چاکسازی و ئاڵگۆڕی دەسەڵات و مامەڵە لەگەڵ داواکاریەکانی خەڵک منەوە بە تەندروست نازانم بەراورد لە بینی بەغدا و هەرێم بکەین چونکە بەڕاستی بەغداش ینی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و قەیرانی قوڵ و گەندەڵی وەنە بە سیستەمی حکومڕانی بەغداشەوە سیستەمێکی تەندروست بێ کە بە نمونەی بێنین و بۆ هەرێم بەڵام ماوەڵای مەدەنی تر نیە لەگەڵ خۆپیشان بۆ منە پرسیارەکە لەوەیە مەسەلەن خۆپیشاندە لێرە دەکوژرێت لە بەغداد ماوەڵێکی تەندروستی لەگەڵ دەکرێت بۆچی ئێمە هەرێم بە بەغدا بەراورد بکەین ئەسڵ پرسیاری ڕاستەقینە ئەوەیە ئێمە ئیدعای چیەکەین بەڵام مامۆستا ئێمە ئیدعای ئازادی دیموکراسی پێکەوە ژیان هەڵبژاردننی ئازاد دەستا و دەستکردنی دەسەڵات مافی هەموو مافە مەدەنیەکان هاوڵاتی بوون سنتەری کارە ئێمە ئیدعای ئەوان ناکەین بامی دعانەی خۆمان کە ئیکەین لە هەڵبژاردنەکاندا ئەیانکەینە مادەی ڕیکلام و مادەی بانگەشەی هەڵبژاردنەکانمان بە ئەوانە بەرزستەکەین ئەستان با ئێمە نموزەجی وڵاتە پێشکەوتوەکان بێنی بەڵام لە عێراق ئاڵوگۆڕی دەسەڵات دەکرێت چوار سەرۆک وەزیران دەگۆڕێن لە دوای 2023 سەرۆک کۆمار دەگۆڕ هەرێمی کوردستان ئێمە ئاڵوگۆڕی دەسەڵاتیش نابێت ڕاست بەڵێ زۆر باشە سوپاس دەکەین بەڕێز مامۆستا ڕێبار حەمەد وتەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەڵێ سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تاکو ئێستا لەگەڵمان بوو سوپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ